پێویستە لە منداڵەکانیان لە بیدایەتی سەرەتای ژیانیانەوە فێریان بکەن کارەبای زیاد بەکار نهێنن یان لە کاتی خەوتندا ئەو شتانێکە پێویستە بکوژێندرێتەوە بۆ نمونە هیتەرشتی بۆ کارەبایی کە زیانی هەیە پێویستە بکوژێندرێتەوە. ئامێری گەرمکردنەوەکان هیوادارم داکوبابەکان ئەو بەرپرسیارەتە هەڵگرن کە ئامێری کارەبایەکانیان گەرمکردنەوەکان شەوانە ئاگاداری بن لەبەر منداڵەکانیان پێیان ڕابگەینن کە دەنونیان لە ماڵی دەڕۆن ئەو ئامێری کارەبایانە بکوژێننەوە بەڕاستی کارەساتی زۆر دڵتەزێن لێ دەکەوێتەوە. ئێمە شەوانە مۆبایل لەسەر شەحن دەڵێن دەتوانین شەوانە مۆبایلی خۆمان بکوژێنینەوە و ئیسیفادەی بکوژێنینەوە بەیانێکە ئیسیفادەی لێ بکەین نەک شەوانە هیتەری کارەبای پێبیت و هیتەرەکەی هەڵکەین و لەولا سپلێت هەڵبی و لەولا گێزار هەڵکەین و طبعاً وڵاتەکەمان تووشی زۆر مەترسی دەبی و هاوڵاتیان تووشی مەترسێکی زۆر گەورە دەبێت.